بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. یەکێ لە سەحابەکانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، فەرمووی یان گێڕایەوە فەرمووی کابرایەک هاتە خزمەتی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام، سەعدی کوڕی ئەبی وەقاس ئەفەرمێت دانیشتبووین کەسێک هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، فەرمووی ئەی پێغەمبەری خوا کارێکی چاکم فێرکە، کارێک بێ چاک بێ و باش بێ بیکەم، لای خوای پەروەردگار ئەجر و پاداشتم هەبێ. يا رسول الله صلى الله عليه وسلم علمني دعاء، دعاءك طبعا كاريك لعل الله أن ينفعني به، واتا استفادة وسودم لي ورقري لو كاريك ذيكم. قل، قال النبي صلى الله عليه وسلم قل بله، أما بله أذا مني كاريكي شاككي اللهم لك الحمد كله وإليه يرجع الأمر كله. فرمووی ئەم دوعایە بەردەوام بڵێرەوە، ئەم دوعایە بەردەوام بڵێرەوە، ئەبێتە بەرەکەت بۆت و سوودی ئەبێ و خازانجی ئەبێ بۆت. خودایە هەموو سپاس و ستایشی تۆ دەکەم لەو شتانەی کە داتە پێم، لەو کارانەی کە بڕیار داوەکە بیدەی پێم و ئەنجامی بدەم. کەواتە ئینسانی ئیماندار، ئینسانی بڕوادار ئەم دوعایانە کە باسەکەین بۆ خزمەتی ئێوە هەڵبژاردەوەی ئەو سەحابانەیە کە هاتوونە خزمەتی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام، هەرێ بە دوعایەک بە کارێکی چاک، بە تایبەتی زۆری دوعایە، دوعاکانش هەرێکی بۆ ئیشێکە کە ئینسان بتوانێت لەبەری بکە لە کات و ساتی خۆیدا بڵێتەوە، جێبەجێی بکە ئینشاء الله تعالی، بە ئومێدی ئەوەی خوای پەروەردگار دوعاکانمان لێ وەرگرێ و لێمان خۆش بوێ و عیبادەتمان لێ قبوڵ بکە ئینشاء الله تعالی، بە تایبەتی عیبادەتی ڕۆژانەی ئەم ڕۆژانەمان کە دەیکەین خوای گەورە لە هەرهەموومان وەربگرێ ئینشاء الله تعالی. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. فالمباني جكرنا.